سەرەڕای قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان، بەڵام ساڵانە ڕێژەی باج لەسەر هاوڵاتیان و کاسبکاران زیاتر دەکرێت بە شێوەیەک بەپێی ئاماری وەزارەتی دارایی هەرێم. لە نێوان ساڵانی 2012 بۆ 2023 لە سەدا 600 باج لەسەر هاوڵاتیان زیاد کراوە کە بەشێکیان نایاسایی و لە دەرەوەی پەرلەمان سەپێنراون. بەپێی راپۆرتی وەزارەتی دارایی هەرێم، ساڵی 2012 داهاتی باش 128 ملیار دینار بووە، ساڵی دواتر بۆ 161 ملیار و 2014 بۆ 212 ملیار بەرز بۆتەوە. بەڵام ساڵەکانی 2015 و 2016 بەهۆی نائارامیەکان و جەنگەوە داهاتی باج بۆ 190 ملیار و دواتریش بۆ 179 ملیار دینار دابەزیوە. لە 2017 داهاتی باج بە شێوەیەکی بەرچاوڕووی لە بەرزبوونەوە کردووە، بە شێوەیەک لەو ساڵەدا 209 ملیار دیناری تێپەڕاندووە، 2018 گەیشتووەتە 303 ملیار دینار. ئەم بەرزبوونەوەی داهات لە ساڵەکانی دواتر بەردەوامی هەبوو، بە شێوەیەک 2019 627 ملیار دینار لە ڕێگەی باجەوە کۆکراوەتەوە، 2020 بەهۆی کۆڕۆناوە بۆ 578 ملیاردا بەزی و ساڵی 2001 بەرزبوویەوە بۆ 796 ملیار دینار و 2022 بربەستی 900 ملیاری تێپەڕاند. پێش کابینەی نۆیەم و بە دیاریکراوی ساڵی 2018 داهاتی باج 206 ملیار دینار بووە، بەڵام 2023 گەیشتووەتە 1 تریلیۆن دینار کە بەشێکیان بەهۆی دروستبوونی ناڕەزایەتی لە نێو ڕای گشتیدا حکومەت لە سەپاندنی باجەکان پەشیمان بۆتەوە. ئەو کۆمپانیانەی، ئەو شوێنانەی، ئەو پیشەسازیانەی، ئەو کارگانەی کە نزیکن لەلایەنەکانی دەسەڵات یا هەرهی ئەوانن یا لەناو ئەوانە دەسەڵاتیان هەیە و واستەیان هەیە، بە ڕێگەی جۆراوجۆر خۆیان لە باجە دزنەوە، بەڵام فەقیر و هەژارێک کە دوکانێکی دەلاکیە، دوکانێکی تری ئاساییە، ئەمە باجەکەی لەسەر ئەسەپێنن لە 100% زوڵمەکە لێرە ئەمەیە. تۆ کارگێکی زەبەلاحت هەبێ بە ملیارەها دینار کۆبکاتەوە پارە، بەڵام لەبەرەوەی هی دەسەڵاتە یا لەبەرەوەی نزیکە لە دەسەڵات یا لەبەرەوەی واستەیەکی هەیە خۆی لە باج بدزێتەوە، فەقیر و هەژارێکیش کە بە 1000 حاڵ 4 فلسپەیاکە حکومەت بێت باجەکەی لێ وەرگرێت. بێگومان ئەو ڕێژەی کە بازەکرێ بەپێی ئەو ئامارەی کە وەزارەتی دارایی خستێتی ڕوو پێچێ، بە بۆچوونی من تەنها باج نەبێ، پێچێ باج بێ و ڕسومات بێ و عقوباتیش بێ. معلومی جەنابتانە باج ئەوەیەکەی تر کاتێک ئینسان خاوەنی زەویزار و مڵکێک بێ، ئەو بابەت دەخلی ئەوواکە لە زەریبە و زەریبەکەی خۆی حاصڵەکە دەفعەکە و ڕسوماتیش ئەوەیە بنمونە لە هەندێک بەڕێوەبەرایەتی وەکو هاتوچۆ و هەندێک بەڕێوەبەرایەتی تری خەدەمی بڕێ پارەت داوالەیەکەن و دەفعیەکەی، عقوباتی ژۆکەیە بۆ نمونە سزای هاتوچۆیە، پێشێلکردنی بۆ نمونە بابەتێکە کە لە دادگا سزایەکی دارایت بەدەرچوو بمانە پێچێ ئەم سێڕە هەندەی لە خۆ گرتوێ باجە ڕسومات، بەڵام شتێکی حاشە هەڵنەگرە، ساڵانێکی زۆرە باج لەسەر هاوڵاتیان زیاد دەکرێت. جاری وایە هاوڵاتێکی ڕەشوڕوتی بێبەرهەمی بێبەروبووم کەپرێکی دانابێ، ئەربانەیەکی دانابێ، ئەگەر بە خڵوزێک چا بفرۆشێ پێدەچێت سێبەرامبەری دەستڕۆیشتێک و خاوەن کۆمپانیایەک و خاوەن سەرمایەک و بەرهێنێک لێپێچینەوەی لەگەڵا بکە. بەشێکی زۆر لە کاسبکارەکان و بەتایبەتی کاسبکارانی ناوشاری سلێمانی ئەو معاناتیانە هەندێکیان ئەگەر بێت و لە مەسەلەی باجدانیش وەکو پیشە بەخشرابن، بەڵام لە ڕێگاکانی دیکەوە بە نمونە ئێستا من لە دوکانێکی خەیاتیم کە بە دڵنیاییەوە پێویستێکی زۆریان بە کارەبا دەبێت و وەکو دەبینن لای چەپیشمەوە ئێستا وەرزیاوینە سپلێتێک ئیش دەکاوە، مەکینەکەش بە هەمان شێوە کارەبای دەوێت، ئوتۆکە بە هەمان شێوە کارەبای دەوێت، لەبەر ئەوە کارەبایەکی زۆریان پێویستەوە لە ئێستاشدا کە کارەباکە 24 کاتژمێریە و پرۆژەی ڕووناکیەوە بۆ کاسبکارەکانیش بە نرخێکی باڵاتر زیاتر هەژمارەکرێت لەسەریان، بەو هۆیەوە توانین بڵێ کاریگەری زۆری لەسەر دەخڵی کاسبکاران کردووە. قسەکە لێرەدا ئەوەیە کاتێک کە
لە ئێستادا وەکو دەزانین باسی ئەم مانگە بکەین کە 40 بۆ 45 ڕۆژە موچە دواکەوتووە ڕاستەوخۆ جوڵی بازاریش کەم بۆتەوە ڕاستەوخۆ لە دوای 2014ەوە دۆخی هاوڵاتیان و موچەخۆران ئاسایی نەبووتەوە بۆ هۆی توانین بڵین دۆخی موچەخۆران چۆن خراپە بە هەمان شێوە کاسبکارانیش خراپە لەبەرەوەی بازاڕەکە بەو شێوەیە نییە ئەم دوکانە گەورە کە من لە ئێستادا دەبینم 2 بۆ 3 مەکینەی تێدایە تەنها ئەم کاسبکارە یاخود ئەم خەیاتە سەرقاڵی کارکردنە ئەویش کارێک و خۆی دەڵێ زۆر لۆدێکی ئۆتۆیان لەسەر نییەوە خواستێکی زۆریش نییە بۆ ئەوەی کە کڕیار و هاوڵاتی بێ بەدەمیانەوە قسەکە لێرەدا ئەوەیە کاسبکار چاوەڕێیە حکومەت لەبەرەوەی بازار نیە لەبەرەوەی موچەی فەرمانبەر و هاوڵاتی نییە زەختەکە لەسەرمان کەم بکاتەوە بۆ ئەوەی لەم کاتەدا ئەوان دەستبار بێ حکومەت دەستبار بێ بۆ ئەوەی کە ئەمان بتوانن بەردەوامی بە پیشەکەیان و ئیشەکەیان بن بەڵام کە حکومەت هاوکار نابێ ئەمان پێدەچێت لە ئایندەدا ناچار بن نرخی دوورینەکانیان زیاتر بکەن و پێم خۆشە زیاتر گفتوگۆ لەگەڵ ئەم کاسبکارە یاخودم خەیاتی شاری سلێمانی بکەم کە بزانم ئێستا معاناتیان چیە هەم لەگەڵ بێکاری هەمیش لەگەڵەوەی کە پارەی کارەبایەکی زۆریان مانگانە بۆ دەگەڕێتەوە ئەمەش وای کردووە زەختێکی زۆر لەسەر گیرفانی ئەوان دروست بێ زۆر سوپاس بۆم دەرفەتە لەشتان سا بێ خۆی گەورە بازارتان بە ئیشا سەلامەت بن بە شێوەی گشتی ئەوەی کە لە پێشەکی خێشا باسم کرد تا چەند ئەم دۆخی کارەبا و گرانی کارەبایە لۆدی لەسەر ئێوە گیرفانی ئەوە دروست کردووە سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم بەخێر بن سەر و سەر چامان ڕاستی لە ئێستاە کە جەو گەرمە یانی هیچ مەجالێکی تیانێ ئێمە وەکو بازاری ڕاپەڕین کە چەند ساڵە ئێمە لێرە پیشەمان خەیاتیە هیچ ئاوەڕێیەکی نییە تاوەکو ئێمە بڵێم و بەڕیدەیەک بێنین خۆمانی پێ فێر نەکەینەوە چارمان ناچارەکە سپلیت دانین لە ئێستاشا سپلیت کارەبایەکی زۆر ڕائەکێشە بەڵام یەکەم لەبەر خۆمان و دووەم لەبەر مشتەریەکانمان مەجبورین کە ئێمە فێرنەکەرەوەیەکی وەکو سپلیت بەکاربێنین کە لۆدێکی زۆرمان ئەرکێکی زیاتر ڕخاتە سەر شانی ئێمە لەم کاتەشە کە ئیشوکار نییە و بە شێوێکی بەرچاو دیارەکە موچە دواکەوتووە باشە ئەم پرۆژێ ڕووناکیە لەو کاتەوە کە هاتۆ تەکایەوە پێشتیژی ئەو پێیت و بەکار بووە ئەمە تا چەند مانگانە فەرقی هەبووە زەختەکە لەسەر ئێوە پێشتکەوانە بووە پارێکی مناسبتر بۆ ئێستا زیاتر بۆ کارگەی لەسەر دەچی تەسیرمان لەسەرەوە بووە یعنی ئەم کارەبایە کە کراوە بە پریپیت بەڵام ئەوەی هەیە کە کارەباکە نابڕێت وەک جاران تۆ ئێستا کارەبا 24 ساعتیە بەڵام ڕێژەیەکی زیاتر پارە سەرفاکەیت لەم کاتا کە ئێستا وەکو خۆتەڵی بازار وەکو پێویست نیە گرنگ نییە حکومەت ئەم زەڕی بۆ باجانە لەسەر ئێوە کەم کاتەوە بۆ ئێوە بتوانن ئیدامە بە پیشەکەتان من لە کاتی دۆخی خراپەیانی بەڕاستی حکومەت وەکوڵێ باوکی میلەتە ئاگای لە گیرفانی کاسبکاران بێت بەتاشید ینی چاوێکی لەوە بووایە کە لە ئێستاە کە بژێوی و مەعیشەتی خەڵک خاستن چینی دوکانار و چینی بازار کە کارەبا بەکار ئێنن و هەش دوکانێک کە کارەبا زۆر بەکار ئێنێ بیان توانێت هاوکارێکی داشکانێکی لە سایابیز لە سایاسی بۆ دوکانارە بە ڕێزانە بکەن لە ڕووی کارەباوە بەڵام تا ئێستا هیچ جەڵێستێکیانە بوو ئێمەش چارمانیە مەجبورین لەگەڵ یا بڕێین بەشێکی زۆری ئەم دوکاندارانش هەمان معانەتی ئەویان هەیە نەفس هەمومان هەمان کێشەوانەیە هەمومان کێشی کارەبا و پارەی زۆری کارەبامان هەیە ینی من جار هەیە لە مانجێکا لەم دوکانەیە کە پێویستیشم پێ ینی هیچ چارێکم نییە مەجبورم کە سەلاجەیە لە دوکانەکەما بێت پێویستم بە مەکینەکانمە پێویستم بە ئوتوەکەمە پێویستە سپلیتەکە هەڵکەم مانگانە من 350,000 بەس کارەبان بۆیێتەوە ئەرکێکی زۆرە لەم زڕوفەیە کە هیچ ئیش و کارێک نەماوە ئەمە جگە لەوەی ساڵانش ئەگەر بە شێوەیەکی ڕەمزیش بێ باش بە حکوومەتە دەی وە مانگانش سەرقفڵانی دوکانە دێمەش زەختێکی دیکەیە بەڵێ بۆ شێوەیەرە وەڵام مانگانش سەرقفڵانە ئەین کری دوکان ئەین کری کەناز ئەین حرەز ئەین یعنی حسابیکەی تۆ مانگانە ئەوە نەپەیان ناقی کە سەرفێکەیتەوە لە ئێستاە لەم زڕوفەشە ڕێگە و شێوازەکانی وەرگرتنی باج ئەم جۆرانن زەوی بەتاڵ بە ڕێژەی لە 102 باجی خرایە سەر خانوبەرە بە ڕێژەی لە 109 کۆمپانیاکان لە 115 پیشەوەران لە 105 نەخۆشخانە تایبەتەکان بە ڕێژەی لە 105 چێشخانەکان بە ڕێژەی لە 110 هۆتێلەکان بە ڕێژەی لە 110 سەمونخانە و نانەواخانەکان بە ڕێژەی لە 102 باجیان خراوەتە سەر باجی نەخۆشخانە تایبەتەکان و چێشخانە و هۆتێلەکان لەگەڵ زەوی بەتاڵ و سەمونخانە و نانەواخانەکان لە کابینەی نۆ سەپێنران و بڕیارەکەش بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمانی کوردستان بوو دواتر لە ژێر فشاردا حکومەتی ماوە بە سەرچوو بە ناچاری ئەو باجانەی هەڵوەشاندەوە
بەپێی مادی 28 لە دەستوری عێراق باج ناسەپێنرێت، هەموار ناکرێت، زیاد ناکرێت و لێخۆشببوونیشی بۆ دەرناکرێت تەنیا لە ڕێگەی پەرلەمانەوە نەبێت. لە هەمان مادی دەستوری عێراق هاتووە ئەوانەی خاوەنی داهاتی کەمن نابێت باجیان لێ وەربگیرێت، بەڵام ئەم مادە دەستوریەش وەک پێویست لە هەرێم جێبەجێ ناکرێت. باج بەیەکێک لە کۆڵەکە گرنگەکانی ئابووری وڵات دانرێت کاتێک کە وڵاتێک بۆ ئەوەی سەرچاوی داهاتەکەی فرەچشن بکات هەر لە کۆنەوە سیستمی باجی دانراوە. لە عێراق و هەرێمی کوردستانیشا باجەکان بە یاسا ڕێکخراون و ئەو باجانەی کە لە عێراق و هەرێمی کوردستانە وەرەگیرێ بە شێوەی یاسایی و بە شێوەی نەڤەریەکەی بە شێوازێکی دادپەروەران دابش کراوە، واتە بە شێوازەکە شێوازێکی تەفاعودیە. کاتێک کە کەسێک مڵکێکی کەمی هەیە ئەوە باجەکەی کەمترێت لەو کەسە مڵکێکی کەم یا زیاتر یا دەخلێکی زیاتری هەیە. بەڵام لە ڕووە واقعی و پراکتیکەکە کاتێکینە سەر واقعی ئەوەی کە باجەکە بە فعلی لە کەسەکان وەرەگیرێ، یعنی هەندێک تێبینی و هەندێک نایاسایی یا نایەکسانی لە وەرگرتنی باجەکە ئەبیندرێت لە عێراقیش و هەرێمی کوردستانیشە، چونکە ئەم گلەیانەی کە هاوڵاتیان لە هەرێمی کوردستانە هەمهیانە بە هەمان شێوە بۆ دەوڵەتی عێراقیش ڕاستە. ئەو شێوازانەی کە ئێمە کە نادادپەروەری لە باجاتی ئابینینەوە هەندێکیان یعنی یاسایی نادادپەروەریەکە کە خەڵک بە نادادپەروەری ئەیبینێ، بەڵام خۆی لە واقعا یاسا بۆ ڕێخستۆ بۆ نمونە لە یاسای ژمارە 4 وەبەرهێنانی ساڵی 2006 کە لە هەرێمی کوردستانە دەرچووە. ئەو وەبەرهێنانەی کە وەبەرهێنان ئەکەن لە پرۆژەی گەورەدا بۆ نمونە ئەوانی بواری نیشتە جێبوونە یا هەر کارگێکی تربێ کە وەبەرهێنان بکات لە ناو هەرێمی کوردستانە بۆ ماوەی 10 ساڵ لە باجە بەخشێر. بەڵام کاتێک کە کەسێک لە دوورەوە سەیرەکات ئەوە وا ئەزانێت کەم کەسا بۆ هەتایی لە باج بەخشراوە یا باجی لێ وەرناگرێ. هەندێکی ترمان هەیە ئەمە خۆی بە فعلیە یا لە باج دزینەوەکە ئەوانن کە خۆیان وەکو تەهریبە ضەریبی پێوتری ئەمانە بڵێن معلوماتی ناتەندروست ئەیەن بە حکوومەتی هەرێمی کوردستان بێ یا حکوومەتی عێراقی بێت بەوەی کە ئەمانە داهاتێکی کەمتریانێتە دەزواتە تەلاعوب بەو دەفتەرەی سجلی تیجاری لە بەردەستیانایە ئەیکەن بە ئەوەی کە زیانەکانیان زیاد دەکەن و قازانجەکانیان کەمەکەنەوە بە مەژوایی لە خۆی ئەکات کە شایستەی باشدان نەبێ. وە جۆرێکی تریش هەیە ئەو شێوازەیە کە ئەو کۆمپانیا نەوتێ گەوریانەیە کە بە عقدی PAC هاتوونەتە ناو هەرێمی کوردستان و چونکە ئێمە زانین ئەو عقدانی کە لە هەرێمی کوردستانە هەیە عقدێکی زۆر مغرین لەبەر خاتری ئەوەی کە ئێغرای ئەو کۆمپانیا نەوتیانە بکەن و بێنە ناو هەرێمی کوردستانەوە ئەمانە لە باش بەخشراون هەر بە یاسا لە باش بەخشراون و بە نوعێکی تریشمان هەیە ئەوەیە کە هەمومان درکی پێکەین و بە دادپەروەریەکی ڕاستەقینە ئەبینین ئەو کۆمپانیانن کە هێزێکی سیاسی یان کەسێکی سیاسی باڵادەستی لە پشتەوە بە هیچ شێوازێک باج نادا بە حکومەت و لە باش بەخشراوە. ئەگینا بێنە سەر و واقعی ئەوەی کە بڵێن لە 100% ئەو هەموو کۆمپانیا گەورەکان لە باج بەخشراون یان باجیان لێ وەرناگیرێ نەخێر بەو شێوازە نیە، بەڵکو دابش کراوە بەسەر ئەم 4 فئەیە کە باسم کرد. ڕاستەکەی باج لەگەڵ ڕسومات چوارچێوەیەکی یاسایی هەیە بێ بنەمای یاسایی هەبێ. ئێمە لە عێراقا دەستورمان هەیە، دەستوری هەموو عێراق بە هەرێمی کوردستانیشەوە لەم دەستورەیە لە مادەی 28 دقی لەسەر ئەوەیەوە کە سەپاندنی باج تعدیلکردنی هەموارکردنی لێخۆشببوونی ئەبێ بە یاسا بێت، کەواتە بنەمایەکمانەیە پێم بڵێ بنەمای بە یاساییکردنی باج، واتە ئەبێ لە دامەزراوی تەشریعیەوە لە دەسەڵاتی یاسادانانەوە باج دابنرێ، هەموار بکرێ، لێخۆشببوونی بۆ بکرێ و لاش ببرێت. کەواتە غێری دەسەڵاتی یاسادانان دەسەڵاتی جێبەجێکردن لە ئوموری باجا نابێتە داخولکە، دای بنێت کەمی بکاتەوە، زیایی بکات، لێ خۆش بێت، تعدیلی بکە، هەمواری بکاتەوە. ئەمە ئێمە لە عێراق و هەرێمی کوردستانە تقریبا ئەو یاسایانەی کە هەن لەسەر بواری باج تقریبا یاسایەکەن لە عێراق و لە هەرێمی کوردستانی جێبەجێکرێ. بۆ نمونە یاسای سەپاندنی باجمان هەیە بەسەر زەویە، عقار بەسەر عەرەساتمان هەیە، یاسای باجی یاسای باجی دەرامەتمان هەیە، یاسای گۆمرگمان هەیە، یاسامان هەیە بۆ زەریبەی کۆمپانیاکان. ئەمانە هەمووی لە عێراقیش و لە هەرێمی کوردستانی ئیشی پێکرێ. ئەوە هەیە لە هەرێمی کوردستانە لە ماوەی ڕابردووە بە تایبەتی لە کابینەی نوێیە بەداخەوە لە ئوموری باجە تا ڕادەیەکی زۆر پێشەلکاری لە ڕۆی یاسایەکەی باج کراوە، واتە دەسەڵاتی جێبەجێکردن بۆ پڕکردنەوەی ئەو کورتهێنانانەی کە لە سێکتەرەکانی ترا وەک سەرچاوی داهاتی حکومەت هەبووە بەکارهێناوە بەلای بردەوە بە زیادکردنی باج. پێشەلکاری چەند بنەمایەکی باجی کردووە لە ڕووی یاساییەوە. باج ئەبێ دادپەروەر بێت، واتە بۆ ئەو چینەی کە
طبقەی خوارەوەن ئەو هاوڵاتیانی کە سەرچاوی داهاتیان کەمە ئەبێ سەپاندنی باج بۆ ئەوان بە ڕێژێکی کەم بێ بە پێچەوانەوە ئەو موسەساتانی ئەو هاوڵاتیانەی کە دەخل و داهاتیان زۆرە بەرزە ئەبێ باجەکە بۆ ئەوان زۆر بێ بۆی بنەمای دادپەروەری باج عەدالەت لە سەپاندنی باجە بەدی بێت واتە سەپاندنی باج بە بنەمایەکی بە شێوازێکی تر ئەبێ تەساعودی بێ واتە لە خوارەوە لە چینە نزمەکانەوە بۆ چینە بەرزەکان بە گوێرەی داهاتیان دیاری کرێ ئەمە تا ڕادەیە لە هەرێمی کوردستانە تحقیقی ئەم دادپەروەری ڕووی نایەوە لەبەرەوەی ئێمە کۆمپانیای گەورەمان هەیە مؤسساتی گەورەمان هەیە کەرتی تایبەتی زەبەلاحمان هەیە کەسایەتیمان هەیە داهاتێکی زۆری هەیە باج نایە لە باج چاوپۆشی لێکراوە یعنی بە جۆرە لە جۆرەکان لە هەرێمی کوردستان دەسەڵاتی کۆکردنەوەی باش کە سوڵتەی تەنفیزیە نەیتوانی وەکو یەک بەسەر هەموو هاوڵاتیان و مؤسساتەکانە بە یەک ڕیتم باج کۆ بکاتەوە ئەمە ژوای کردووە چی؟ ئەمە ژوای کردووە کە باش تەنها شمولی چینی خوارەوەی هاوڵاتیانەکە بۆ نەجەنابتان خانوویەکتان هەیە سیارەیەکتان هەیە دوکانێکتان هەیە کە ئەچی مامەڵی بۆکەی لە دایرێک ڕاستەوخۆ ئەستۆپاکی باجی پێکە بەڵام خاوەن کۆمپانیایەکی زەبەلاح مؤسسەیەکی گەورەی ئابووری شمولی ئەمە ناکە ئەمە ژواکە کە لە ڕووی یاسایەوە توانین بڵین تحقیق و بنەمای تحقیقی عەدالەتی سەپاندنی باج بەدی نایەت ڕێژەیەک لە فرۆشتن لە سا پێنجی فرۆشراو ئەمە بەڕاستی کارێکی نایاساییە لە یاسایە نەبوو بە یەک بڕیاری ئەنجومەنی وەزیران هاتن بەسەر چێشتخانەکانیان سەپاند ئەویش لەسەر من و تۆیە سەپێنن کاتێچین لەوێ خواردنە خۆین ڕێک لە وەسڵەکەی نووسی لە سا پێنجی باجی ڕاستە و خۆ ئێمە لە گیرفانی من و تۆی هاوڵاتی دەرەچوو لە کاتێکە ئەم باجە لە یاسایانە ئەمە کاری نایاسایی بوو چونکە باج بابەتێکی زۆر هەستیارە پەیوەندی بە عەدالەت و عەدالەتی کۆمەڵاتیەوە هەیە نابێ حکوومەتێک سەرۆک حکوومەتێک وەزیرێک کەسێک بە میزاجی خۆی بە ئارەزوی خۆی بێنە باج بسەپێنێ و پاشان لێکەوتەی ئابووریشی هەیە لێکەوتەی دارایی هەیە دەستبردن بۆ زیادکردنی باج لەگەڵ تەنانەت عەفوکردنیشی ئەمە وابەستەیە بە هاوکێشەیەکی گەورەی ئابووری و دارایی ئەبێ هەموو ڕەهەندەکانی بخوێنرێتەوە ئەبێ بزانی دۆخی دارایی و ئابووری ئەم وڵاتە ئایا ئێستا پێویستی بەوە هەیە باج زیادکە یا باج کەم بکەیتەوە اینجا ئەبێ لە ڕێگەی یاساشەوە هەردووکی چ زیادکردن چ عەفوکردن ئەبێ لە ڕێگەی یاسا و لە پەرلەمانەوە بکرێ نەبێت بە میزاجی کەسێکەمە بکرێ و پاشان هێندێ ڕسومات لەسەر هاوڵاتیان لەسەر خاوەن پیشەکان لەسەر دوکاندارەکان زیاد کراوە خەڵک وا ئەزانێ باجە بەس باج نییە ڕسوماتە ئەوانش بەکاری نایاسایی سەپێنراون بەسەر هاوڵاتیانە بەداخەوە ئەم کابینێ بەڕاستی کابینەی نوێمی حکوومەت کابینەی کارە نایاساییەکان بوو کابینەی زیادکردنی ڕسومات و باج بوو بە نایاسایی. باس لە دەنگۆیەگە کرێک کە خاوەن کۆمپانیەکان و بەرهێنەکان بەخشراون ئێمە لە خولی پێنجەمی پەرلەمان یاسایەکمان دەرکرد یاسای 2020 خولی پێنجەمی پەرلەمان کە یاسای چاکسازی بوو ڕاستە لە یاسای وەبەرهێنا لە یاسای سێی وەبەرهێنانی ساڵی 2006 یاسایەکی بۆ شێوەیە دەرکراوە کە باس لە بەخشی نەکات بەخشینی کۆمەڵێک لە وەبەرهێن و خاوەن کۆمپانیا و خاوەن بزنسەکان سەبارەت بەوەی کە وەبەرهێنان و خاوەن کۆمپانیەکان بەخشراون لە باج و ڕسومات ئەگەڕینەوە بۆ ساڵی 2026 کە یاسای ژمارە 2026 دەرکرا سەبارەت بە بەخشینی وەبەرهێنەران و خاوەن کۆمپانیەکان طبعاً ئەو کات کۆمەڵێک وەبەرهێنیان لە دەروی کوردستان ئەهێنا بۆ شەریکات و بۆ هەندێک کار و بۆ هەندێک وەبەرهێنان ئەوان مەرجیانەوە بوو کە ما بێ ببەخشرێن بۆ ماوەی 10 ساڵێک لەبەرەوەی لە ڕووی داهات و قازانجەوە زەرمەند دەبین بەردەوام بوو تاوەکو خولی پێنجەمی پەرلەمان و یاسای چەکسازی ژمارە 2 ساڵی 2020 دەرکرا طبعاً ئەو بەخشینانەی کە باسی لێوە کراوە لە یاسای 2006 هەموو ئەوانە هەڵوەشایە بە ڕێنماییەک ئاراستەی تەواوی سێکتەرەکان کرا کەواتە لە ئێستادا بە ڕێنماییەک ئەو بەخشینی 10 ساڵە هەڵوەشاوەتەوە بەس ئایا کاری
کاری پێکرێ یاخودنا بەڵام بەداخەوە بەردەوام باژ و ڕسومات کە کاری پێدەکرێت تەنها ڕوو لە هاوڵاتیانی ڕەشوڕوت و بەژمەینەتی ئەم هەرێماکات دەستڕۆیشتوان ئیتر ئایا بە تەسکێ حیزبی بێ بە کار بەدەستی بێ بە دەستڕۆیشتن بێ بە هەر شتێک لەم بابەتانە بێ ئەبەخشرێن بەداخەوە ئەگەر بگەڕێنەوە بۆ دەقە یاساییەکان فراغ یاسایی نییە بەس ئایا کار بە یاسا دەکرێت لە هەرمی کوردستان لە تاوای سێکتەرەکانی حکوومەتیێرێ بەداخەوە ناکرێت. سیرکە ئێمە ئەگەر باسی لێخۆشببوونی باج بکەین لێخۆشببوونی باج یعنی ئەگەر ئەمە ڕێی من وەرەگری ئەگەر لە 100% لێخۆشببوونێک بۆ باش دەرچێ و سفر بێتەوە ئەمە زوڵمێکە لە هەم لە جیلی ئێستا ئەەکەیت و هەم لە جیلی داهاتوویەکەی چونکە لێخۆشببوونی لە 100%ی باج ئەمە زیانێکی گەورە بە بودجە ئەگەێنێ بە اقتصادی وڵات ئەگەێنێ بە دارایی وڵات ئەگەێنێ بەڵام لە کاتێکا کە جەنابەت باست کرد ئایا کاتی قەیران بێ یا کاتی ئەو بێ کە ئێستا حکومت بە شێوازێکی تەندروست موچە نادا بە هاوڵاتیان یا ئایا ئەوە بێ کە بازارەکان خۆمانەزانین بەهۆی نەبوونی موچەوە سستی تێکەوتووە ئەبێ حکومت لەم کاتانەدا ڕەچاوی داهاتی خەڵک بکە بەوەی نەکبێت لە 100% باجەکان خۆش ببێت بێت بە نسبەتێک داشکاندن بۆ هەموو باجەکان بکات یان بێت بە شێوازێکی تر بۆ نمونە ئەگەر ئێمە ئەزانین باسی هەرێمی کوردستان بکەین بە تایبەتی ئێمە ئەزانین زۆرینەی زۆری خەڵکی هەرێمی کوردستان موچە خۆرە ئەگەر بێت و ئێمە ئەم موچانە یعنی کە بە حساب ئێمە بە یاسا ڕێکخراوە حکوومەتی هەرێمی کوردستان قەرزدار کراوە لە ناو بڵێن بە بڕیار قەرزدار کراوە کە قەرزاری موچە خۆرانە بێن ئەم پارانە بە ڕقم حسابێک بۆ موچە خۆران بکەنەوە بۆ ئەوەی کە هاوڵاتیان بتوانن لە ڕێگەی ئەو پارە پاشەکەوت و لێبڕینانەی کە لە لای حکوومەتی هەرێمی کوردستانە هەیەە بێن ئەم پارانە بدەنەوە بە حکوومەت چونکە ئێمە ئەگەر بێن دوێنۆپێرە بینیمان کە حکوومەتی هەرێمی کوردستان لێدوانێکیدا کە بڕی چەند تریلیۆن دینارێکیان لە لای هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر ئەمەی بیرچێتەوە کە ئایا هاوڵاتیان چەندین تریلیۆن دیناریان لە لای حکوومەتی هەرێمی کوردستانە لەبەر ئەوە بێت ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بوو ئەوەی تۆزێکباری ئەم بێموچەیە ئەم بێ بازاڕێ لەسەر شانی هاوڵاتیان چکە بەلایانی کەمەوە ئەگەر کەسێک لە خێزانێکا موچە خۆریکی نەبێ هەرتە خانەنشینێکی هەر هەیە بۆیە بێت ئەم باری باش زۆریە لەسەر شانی هاوڵاتیان کەم کاتەوە حساب بانکیەک بکاتەوە بۆ ئەو فەرمانبەران و موچە خۆرانە بۆ ئەوەی هەر هیچ نەبێ مەقاسێک لە بینی قەرزەکانی حکوومەت و هاوڵاتیانە بکرێ هەم حکوومەت بەم شێوازە قەرزەکەی خۆی دەسەکەوێتەوە هەم هاوڵاتیانیش بە شێوازێک لە شێوازەکان ئەو بارە باجە قورسی کە لە سارشانیان ئیتر پارەی ئاوە پارەی کارەبایە پارەی زەریبەیە پارەی بۆ نمونە ڕسوماتە کاتێک کەسێک خانوویەک یا موڵکێک ئەکڕێ ئەیفرۆشێ پارەی بۆ نمونە هاتوچۆیە یا غەرامەیە هەموو ئەم پارانی کە لە سەرشانەتی بە شێوازی مەقاسە تەسوی بکە لە بینی حکوومەتە ئەمە ڕێگایەکی زۆر تەندروستە بوو ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان باری سەرشانی هاوڵاتیانی پێ سوک بکات لەم دۆخەیە. فشارەکانی حکوومەت و کابینێنەوە لەسەر هاوڵاتیان و کاسبکاران بۆ کۆکردنەوەی باش لە کاتێکدایە کۆمپانیا نەوتیەکان و کۆمپانیا ناوخۆیەکانی بواری نەوت و کۆمپانیاکانی پارتیوەکێتی خۆیان لە باش دەزنەوە کە ژمارەی کۆمپانیاکانی ئەو دوو حزبە بە 822 کۆمپانیا لەسەر ئاستی هەرێمی کوردستان دەخەمڵێنرێن. بە پێی یاسای وەبەرهێنان بۆ ماوەی 10 ساڵ لێخۆشبوون لە باش بۆ کۆمپانیاکانی وەبەرهێنان دەکرێت ئەمە سەرای ئەوەی بۆ ماوەی 2 ساڵیش هاوردەکردنی کەرەستەی بیناساسی لە دەرەوەی وڵات لێخۆشبوونیان لە ڕسمی گورمرگی بۆ دەکرێت. خۆی بە پێی یاساوە ڕێکخراوە لە سا 5 لە سادە لە سا 15 بە پێی جۆری ئیشەکە بازرگانیەکە پیشەسازیەکە ئێمە لە یاسا ئەمانە جێگیرن لە ڕاستیە بەڵام کێشەکە لێرە ئەوەیە هێندێک کەس خۆی لە باجە دزێتەوە بەهۆی ئەوەی کە دەستڕۆیشتووە لە ناو دەسەڵاتە یا کۆمپانیاکە هی ئەوانە یا ئەسڵەن هەر باج نادا لەولا باج لە 100% ڕسومات لە 100% لەسەر خەڵکی کاسبکارێکی ئاسایی دوکان و بازارێک هەیە ئەیسەپێنن پاشان کێشەیەکی تری خودی باج و خودی ڕسوماتەکان ئەوەیە کە ڕنگدانەوەیان نییە لە ژیانی هاوڵاتیانە خۆی ئەمەیان کێشە گەورەکەیە یعنی من هاوڵاتیەکەم ئەگەر دڵنیا بم لەوەی ئەم بەهجەی لە من وەرەگیرێ ئەم ڕسوماتێ لە من وەرەگیرێ ئەبێتە باخچە بۆ خەڵک ئەبێتە سەوزایی بۆ مناڵەکانمان ئەم باجەی لە من و تۆ وەرەگیرێ یا لە خاوەن پیشەیەک وەرەگیرێ ئەبێتە دەرمان و ئەچێتە نەخۆشخانەکانەوە ئەم باجەی لە هاوڵاتی وەرەگیرێ ئەم ڕسوماتەی زیاد کراوە بالفعل ئەبێتە شەقام دروستکردن و ڕێگاوبان دروستکردن خەڵک ئاسوودەیە قەیچەکە زۆر بە مرتاحی زۆر بە خۆشحاڵیەوە پارەی باجیش هەدەی
و ڕسوماتی ژەدەی ڕسوماتیشی لەسەر زیاد بکرێت تا ڕادەیەک ئەگەر بزانم لەولا یەتەوە ناو ژیانی من و تۆی هاوڵاتیەوە بەس لە کوردستانە باجی زیادەکرێ وەرەگیرێ ڕسوماتیش زیادەکرێ وەرەگیرێ ناچێتە ناو ژیانی خەڵکەوە هاوان هەر هەڵێن وڵای کاکە خەزێنەکەمان پارەیتیانە ئەمە لێرا تۆ تێگەی پرۆسێکی ناشەفاف پرۆسێکی گەندەڵ پرۆسەیە کە خزمەتی لایەنەکانی دەسەڵاتەکە لە کوردستانە بەڕێوەچێ ئەگەر نا زۆر تەبیعیە لە وڵاتانی مەسەلەن هەندێک وڵاتی ئەوروپی کە عەدالەت و عەدالەتی کۆمەڵایەتیان هەیە ئەسڵەن خۆتزیینەوە لە باج بۆتە عیبە و شوورەی ئەزانی بۆ چونکە ئەڵێ ئەم باجەی من خزمەتی کەمەندانی پێکرێ چۆنە بێ من خۆمی لێ بدزمەوە ئەم باجەی من خزمەتی بە ساڵاچی و پەکەوتەی پێکرێ چۆنە بێ خۆمی لێ بدزمەوە ئەم باجەی لە منی خاوەندوکان وەرەگیرێ ڕێگەچێت خزمەتی مناڵانەکە چۆنە بێ خۆمی لێ بدزمەوە ئەمە وەکو بڵێ دژایەتیکردنی نیشتیمانەکەمە ئەم بەم باجەی من پارک دروستەکرێ شاری یاری دروستەکرێ قوتابخانە دروستەکرێ نەخۆشخانەکان خزمەتەکەن نابێ خۆمی لێ بدزمەوە بەس لە کوردستانە هاوکێشەکە پێچەوانەیە یعنی هاوڵاتی باجەکە ئەدا هەست بە زوڵم و ستەمەکا بەرامبەری بۆ چونکە دڵنیایە ئەم پارەی باجە و ئەم پارەی ڕسوماتە لێی وەرەگیرێ ناچێتەوە خزمەتی ژیانی خۆی و هاوڵاتیەکانی و نیشتیمانەکەی یعنی معقول نییە تۆ باج ڕسومات لەسەری زیاد بکرێ بەڵام خزمەت گوزاری لەولا هەروەکو خۆیەتی پارەی کارەبات 5 هێندە و 6 هێندە و 7 هێندە لەسەر زیاد بکرێ بەڵام نەخۆشخانەکان هەر خاڵی بن لە دەرمان ئەمە کێشەکەیە ئەگەر ئینسان دڵنیا بێ لەوەی پارەکانی بە یاسا عادیلانە لێوەرەگیرێت و بۆ خزمەتی خەڵکی کوردستان بەکارهێنرێتەوە وەڵا هەموو کەس ئاسوودەیە لەو باج ڕسوماتی لێوەرەگرێت لە کوردستانە غیابێکی گەورە فەراغێکی گەورەی سیستم هەیە یاسا هەیە شەفافیەت هەیە ئەمە بۆتە هۆی ئەوەی کە ڕسوماتێکیش بە پێی یاسا بێ ڕاستەقینە بێ حەقیش بێ من و تۆ هەر پێمان ناخۆشە لێمان وەربگیرێ بۆ چونکە لەولا ناچێتە خەزێنی گشتی و بۆ خزمەتی خەڵک بەکار نایێت خۆی سیستەمی باش زۆر لەگەڵ سیستەمی زەکاتی شریعەتی ئیسلامی ئاەتەوە کە بەیتولمال یاخود دەوڵەت لە شریعەتی ئیسلامیان زەکات لە چینە باڵەکان وەرەگرێ ئەسحابی داهاتی بەرز وەرەگیرێ دابەشێکاتەوە بەسەر ئەو چینەی تری کۆمەلگایە کە داهاتیان کەمەکە فەقیرن کە مستەضعەفن کە توانای داریان لاوازە خۆی باجیژێکە لە هەدەفەکانی ئەوەیە یعنی بۆ نمونە من کەسێکم خاوەن دەخلی بەرزم کۆمپانیایکی گەورەم هەیە هەموو ئەساساتی اقتصادی بەرزم هەیە حکومەت لە ڕێگەی سەپاندنی باجەوە ئەو باجەی من وەرەگرێتەوە ئەیاتەوە بە خزمەتگوزاری بۆ چینەکانی تری کۆمەلگا بۆنە کۆمەلگەی نیشتەجێبوونی پێ دروستکە خزمەتگوزاریەکانی پێکە شەقامەکانی پێچاکەکە باخ و سەوزایی پێ دروستەکە یاخود ئێستا ئێمە گرفتێکی گەورەمان لە بواری موچە و داهاتی ناوخۆ هەیە مامۆستا ئێمە تا ئێستا لە هەرێمی کوردستان لەو کاتەوە کە لە 2014ەوە هەرێمی کوردستان تووشی قەیرانی موچە بووە تا ئێستا لە هەرێمی کوردستان نەتوانراوە ئەو داهاتە زەبەلاحی کە لە باش دەسەکەوێ سەرف کرێتەوە لە بواری موچە هیچ نەبێ بێرێتەوە بە خودی هاوڵاتیەکان لەبەرەوە توانین بڵێن لە هەرێمی کوردستانە دیسانەوە باج نەیتوانیوە کە ئەو کەم و کوڕی و کورتێنانی کە لە چینەکانی خواری و کۆمەلگایە لە ڕووی داهاتەوە بە وەرگرتی داهات پڕی بکاتەوە باج یەکێکی دیکە لە ڕێگاتنان بۆ کۆکردنەوەی داهات حکومەت پشت بە بەڕێوەبەراتەکانی هاتوچۆ و وەرگرتنی باجی ڕێگاوبان لە شۆفێران دەبەستێت بە شێوەیەک ساڵانە نزیکەی 200 ملیار دینار کۆ دەکاتەوە و خزمەتێکی ئەوتۆی ڕێگاوبانەکانیش ناکات. وەرگرتنی باش لە بەڕێوەبەراتیەکان بەم شێوەیە ئۆتۆمبیلی تایبەت بۆ هەر 5 ساڵێک 50,000 دینارێک وەک باجی ڕێگاوبان لێوەردەگیرێت ئۆتۆمبیلی بار 250,000 و ئۆتۆمبیلی کرێش 100,000 و ماتۆرسکیل 25,000 دیناری لێوەردەگیرێت. جگە لەو ئۆتۆمبیلانی کە تابلۆی ناوەڕاست و خواروی عێراقیان لەسەرا 1,939,590 ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان بوونی هەیە بەو پێی داهاتی ساڵانەی حکومەت لە ڕێگەی باجە و بە ناوی ڕێگاوبان 195 ملیار دینار و 285 ملیۆن و 75,000 دینارە. بەدڵنیاییەوە ئەو بڕەباجی کە ئێستا لەسەر هاوڵاتیان هەیە ئەو بڕە ڕسوماتە کە ئێستا لەسەر هاوڵاتیان هەیە ئەگەر مقارنەیەکی بکەیت بە دەخلی ئەو موچەخۆرە یا بە دەخلی ئەو هاوڵاتیە فئەیەکی کەمی لێ دەرچێت ئەو بڕەباژە بڕێکی زۆرە
یا ئەو برە ڕسوماتە بڕێکی زۆرە چونکە ئێمە بیرمان نەچێ ڕسومات جۆرێکە لە جۆرەکانی باش بەڵام یان ئەو غەرامەیە زۆرە یان ئەو پارەی ئاوا یا کارەبای خۆمان نەزانین کە پرۆژەی ڕووناکی بڕێکی زۆر کارەبا بۆ خەڵکێتەوە کە نرخی ئێمە پرۆژەی ڕووناکی پرۆژێکی باشە لە ڕووی ئەوە کە 24 کاژمێری کارەبامانایەتێ بەڵام ئەو تێبینی کە هەمانە لەسەری لە بڕی پارەی وحدەکەیەتی کەواتە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە لە ئێستادا ڕەنشاوی دۆخی دەخلی هاوڵاتیان بکات چونکە ئێمە موچە خۆرانی هەرێمی کوردستان دووبارە ئەگەڕێمەوە سەرێ چونکە ئێمە زۆرینەی هاوڵاتیان موچە خۆرن 10 ساڵی ڕێکە زیاتر ئێمە پلە بەرزکردنەوە بۆ موچە خۆران نەگەڕاوەتەوە کاتێک کە ئەمە بارگرانێکی زۆر لەسەر شانی هاوڵاتیان و موچە خۆران دروست دەکات بەداخەوە تۆ کاتێک کە بتەوێت سەیری خۆشگوزەرانی هاوڵاتیانی کۆمەلگایەک بکە یا وڵاتێک بکە ئەبێ بێت سەیری چینی ناوەندکەی بەڵام بەداخەوە ئێمە لە دوای ساڵی 2014 بەهۆی ئەو دۆخە ئابووری و دارایی کە هاتووەتە هەرێمی کوردستانەوە و ئەو هەموو قەیرانە یەک بە دوای یەکان و ئەو هەموو نەدانی موچانە ئێمە ئەبینن کە ئێستا تەبەقەی ناوەند یا چینی ناوەند لە ناو هەرێمی کوردستانە بە تەواوەتی بەرەو نەمانەچێ و بەرەو کاڵبوونەوە ئەچێت و ئەو موچەی کە خەڵک وەری ئەگرێت 40 ڕۆژدارێت 45 ڕۆژدارێ بەشی پێداویستە سەرەکیەکانی ناکە چجا ئەوەی بگا کە بەوەی ملزم بێ بەوەی ئەو باجە یا ئەو ڕسوماتی لەسەرەتی بیدا بە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا دوو تەبەقە دروست بووە لە هەرێمی کوردستانە تەبەقەیەکی زۆر بەرز تەبەقەیەکی نزم لە ڕاستیە بەڵێ بە دڵنیاییەوە ئەو پرسیاری جەنابەت زۆر ڕاستە ئەم باجی کە ئێستا هەیە لە چاو ئەو دەخلی ئێستا و ئەو دۆخە ئابووری و دارایە سەختەی کە 10 ساڵە هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێوی ئەناڵێنن بڕێکی زۆرە پێویستە کە ڕەچاوی بارودۆخەکە بکرێ هەر هیچ نەبێ هەتا حکوومەتی تازە تەشکیلە بێت توانن بە ڕێنماییەک یان بتوانن لێخۆشبوونێکی زیاتریان بۆ دەربچێن بۆ ئەوەی ئەو بارەسە قورسەی سەرشانی هاوڵاتیان کەم بێتەوە یانەوە تا مەقاسەی پێ بکرێ لە بینی ئەو باجەی کە هەیە لە سەرشانی هاوڵاتیان و ئەو موچەی کە پاشەکەوت کراو لە لای حکوومەتە شتێک هەیە باس لە هاتوچۆی وەفدە کوردیەکانەکەن بۆ عێراق باز لەوە دەکرێت کاگوشیارکە وەفدێکی کوردی ڕۆیشتۆ بۆ عێراق وتیانە خۆش بە حاڵی ئێوەی کورد لە 3 پارێزگادا لە 3 پارێزگا و ڕوبعێک 300 ملیار داهاتان هەیە لە بەڕێوەبەرایەتیەکان لە باج لە ڕسومات لە هەموو ئەوە بەرهێنانەی یا خاڵە سنووریەکان و هەتا دوایی باسی 3 پارێزگاکەین ئەڵێ ئێمە لە 15 پارێزگادا ئەنجاگەینە 600 ملیار داهات گوناحتان ناگایەوە میلەتی خۆتان ئابۆ شێوەیە ئەچەوسێنەوە کەواتە ئەم دەرخستەی ئەوە دەرەخات حکوومەتی هەرێم ئەتوانێت ئەگەر حکوومەتی ناوەندیش موچە نەنێرێ ئەتوانێت بە سانایی و ئاسانی بەپێ هەموو ئەو راپۆرتە داراییانە دەرخستە داراییەکان ئابووری ناسان ئەویان دەرخستووە کە حکوومەتی هەرێم بە پێی داهاتە نەوتی و نانەوتیەکان داهاتی سەرزەوی و ژێرزەوی و خاڵە سنووریەکان و داهاتی بەڕێوەبەرایەتیەکان و سێکتەرەکانی تەندروستی و هاتوچەوە تا دوایی ئەتوان زۆر بە سانایی باسانی موچەی هاوڵاتیان دابین بکەن. طبعاً ئێمە و کلانێکی ئۆپۆزیسیۆن کە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری بووین زۆر یاداشتینەوە ئیمان لە قازانجی هاوڵاتیانە ئاراستی سەرۆکایەتی پەرلەمان و ئەنجومەنی وەزیران کردووە لەکوێدا هاوڵاتیەک پێویستی هەبوو بێ گرفتی هەبوو بێ داواکاری هەبوو بێ ئێمە بە یاداشت ئاراستەیلانی پەیوەندیدار و سەرۆکایەتی پەرلەمانمان کردووە سەبارەت بە باج و ڕسومات زۆر ڕێکاری یاسایی و ئیداریمان گرتە بەر و زۆر داواکاریمان ئاراستی سەرۆکایەتی و ئەنجومەنی وەزیران و هەتا دوای هەموو ڕێکارێکی یاساییمان گرتە بەر بۆ کەمکردنەوەی باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان وەکو وتم وەڵامی سەرۆکایەتی پەرلەمانیان نوێنەرانی حکوومەت لە هۆڵەکانی پەرلەمان ئەوە بوو ئێوە دەتانەوێ ئەم قەوارەیە ئاوالێ بکەن ئەتانەوێ بۆ نمونە دامەزراوەکان قازانج و بەروبوومیانە بێ بەرهەمهێم نەبن ئەتانەوێ بەرهەمەکانی ئەو سێکتەرانە لەناو بەرن ڕێگری لە باج و ڕسومات دەکەن وەڵامەکانیان بوو کە وەڵامێکی قەنەعەت پێکەر نەبوو بۆیە هەوڵی جدیماندا و یاساهەشمان دەرکرد بەس بەداخەوە وتمان لە هەرێمی کوردستان کەمتری ئیش بە یاسا ئەکرێ ئێمە لەو خولەی پەرلەماندا ئەمەزانی بۆ نمونە چ داواکاریەکی هاوڵاتیان هەیە بە نمونە ئێمە هەوڵی زۆرماندا بۆ
گەڕخستنەوەی دەرماڵی قوتابیان و بەندە 16 یاداشتی تایبەتم لەسەر مامۆستانی وانەبێژ پێشکەش بەلایانی پەیوەندیدار و سەرۆکایەتی پەرلەمان و ئەنجومەنی وەزیران کرد. سەبارەت بەو پرسیارەی جەنابەت کە دەبوایە حکومەت بۆ نمونە هەلیکار بڕەخسێنێ یاخۆت بازار ببوژێنێتەوە و هاندانی هەبێ بۆ ئەهلی کەسەبە و کاری جوتیاران زۆر باریسکە داهاتی خۆمان لەناو خۆمانە باریز بکرێ سەرف بکرێ بەس بەداخەوە ئێمە ئیشەکانی خۆمان بە جۆرە لە جۆرەکان زۆر بەکەم و ئەرزش لێ ئەڕواندری لە خولی پێنجەمی پەرلەمانە ئێمە یاسای کارمان دەرکرد یاسای عەمەل هەمواری یاسای عەمەلمان کردەوە و یاسای کۆمپانیاکان کە هەموو کۆمپانیاکان کە دیراسەمان کرد زۆرینەی کرێکارەکانیان کرێکاری بیانی بوون بۆیە ئێمە بە کۆمەڵێک ڕێکاری گرنگ بە بیرۆکە بە پرۆژه یاسا کە پرۆژه یاسای تایبەتمان بۆ فراکسیۆنی کۆمەڵی دادگەری کە پێویستە کۆمپانیاکان وەکو ڕەخساندنی هەلی کار لە سەدا 75 کرێکارەکانی کرێکاری خۆماڵی بن خۆشبەختانە ئەومان کرد بە دوواداچوونی زۆرمان کە لە بەرەوەی بەندە بڕیادەری لیژنەی کاروباری کۆمەڵاتی و مافی مرۆڤ بوو کۆمپانیا بە کۆمپانیا ئەچوین سەردانمانە کە بە تایبەتی ئەو شەریکاتانی کە لە دەرەوەی سلێمانین و لە بۆ نمونە شارۆچکەکانن چاودێریمانە کرد کە الحەمدوللا زۆرترین کرێکاری خۆماڵی تیا سوودمەند بوو کامە ئیشی حکومەتە بەڵام کە زانیمان لە کەرتی گشتی سوودمەند نابن کارێکمان کرد بە یاسا لە یاسای عەمەلدا ئەو هەلیکارە بۆ گەنجان بۆ دانەمەزراوان بۆ ئەوانەی کە تا ئێستا شانسی ئەویان نەبووە هەلیکاریان هەبێ بۆ ماڕەخساندن بە یاسا جێمان کردەوە. وەرگرتنی باش لە کاسبکاران و خەڵکانی پاڵپشتی نەکراوی دووپارتی دەسەڵاتدار لە کاتێکدایە داهاتی 50,000 بەرمیل نەوتەکەی عێراق کە بۆ بنزین هەناردەی هەرێم دەکرێت داهاتەکەی ناچێتە وەزارەتی دارایی ئەمە جگە لە داهاتی پرۆژێ ڕووناکی و بەڕێوەبەرایەتی هاتوچۆ بەڵکو وەزارەتی دارایی تەنها ئاگاداری داهاتی گومرگە فەرمیەکانە و هیچ زانیارێکی لەسەر داهاتی بازگەکان دەواازە نافەرمیەکان و قاچاقچێتی نییە. بەپێی ئامارەکانی حکومەت ئەگەر بەراوردێک لە نێوان ساڵانی 2009 بۆ 2025 بکەین دەردەکەوێت خەرجیەکان زیادی کردووە بەڵام داهاتەکە کەمیان کردووە بە گوێرەی ئامارەکان داهاتی وەزارەتەکان لە ساڵی 2025 بەراورد بە 2022 بە ڕێژەی نیوە و کەمی کردووە و نەقسەکەش نزیک دەبێتەوە لە 2.1 تریلیۆن دینار. داهاتی باش لە نێوان 2024 بۆ 2025 بە بڕی 250 میلیارد دینار کەمی کردووە داهاتی گومرگ لە هەمان ماوەدا 550 میلیارد دینار کەمی کردووە بەرزکردنەوەی ژماری خەرجیەکانی حکومەت لە ساڵی 2025 بە شێوەیەک نائاساییە خەرجی ساڵەکانی 2020 بۆ 2023 کۆ بکەینەوە ناگاتە خەرجی ساڵی ڕابردووش هەر ئەمە وای کردو پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن گومانیان لە داتا و ژمارەکان هەبێت بۆ ئەبێ پاڵاوگەیەک ملیارەها دینار پێیاکە باج نەدا بەڵام کەسێک دوکانێکی دەلاخانەی هەیە باجی لێوەربگیرێ ئەمە زوڵمەکە ئەلێرایە لە ڕاستیە باج ئێستا مانگانە نزیکەی 7 میلیارد دینارە ئەگەر دەستێکی عادیل یاساکان جێبەجێ بکە ئەگەر خەزێنەیەکی گشتی هەبێ و ئەگەر هاوڵاتیش هەستی بەرپسیارەتی لا دروست بێ ئەکرێ باج هەر بەم دۆخەی ئێستەوە بەبێ زیادکردن بە هەمان یاساکانەوە بچێتە 150 میلیار و 200 میلیاریش بەڵام بەو مەرجەی هەم یاساکان جێبەجێ بکرێن عادیلانە و هەم باج بچێتەوە خزمەتی خەڵکی کوردستان خەڵی ئێستا باج و ڕسوماتی لێبۆتە سەرانە حەقی خۆیەتی لەبەرەوەی باج و ڕسومات ناچێتە خەزێنەی گشتی و دەستێکی ئەمینەوە و بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان بەکار نایەتەوە لەبەرەوەی بۆ نمونە لە خاڵە گومرگەکانە خەڵک پارەی گومرگەدا شمەکەکەشی لەسەر گرانە بێ بەڵام پارەی گومرگەکە ناچێتە خەزێنەیەکی گشتی و دەستێکی ئەمینەوە بەشێکی زۆری لە ساهشتای ئەچێتە گیرفانی کۆمپانیەکانی پارتی و یەکێتیەوە ئێتۆ هەستەکەی لەم نقطە تۆ زوڵمت لێکراوە پارەی گومرگە دەی کەلوپەلەکەت لەسەر گرانە بێ بەهۆی دانی پارەی گومرگەوە پارەی گومرگەکەش بەشێکی زۆری ئەچێتە گیرفانی کۆمپانیەکانی ئەوانەوە ئەمە لێرە تۆ هاوڵاتی هەست بە چیەکەی هەست بەوەکەی کە تۆ لە نیشتیمانێکایی عادیلانە مامەڵە لەگەڵ داهات و لەگەڵ باج و لەگەڵ ڕسومات و لەگەڵ گومرگ و لەگەڵ ئەم بابەتانە ناکرێ ئەمە یەک دووەم خەزێنەیەکی گشتی پارێزراوت نییە کە هیچ کەس جورئەت نەکا دەسی بۆ بەرێ بەبێ یاسا سێیەم هەستەکەی ئەم پارانە لێ وەرەگیرێتەوە بۆ خزمەتی تۆ بەکار نایەنەوە ئەمە هاوکێشەیەکی شێوا و دروستەکە کە هیچ کەس لە دۆخی ژیانی خۆی ڕازی نییە چ ئەوەی باجەدا چ ئەوەی باجی پێدرێ
بۆ چونکە هەم بە یاسا ناکرێ هەم شەفاف نییە هەم عادیلانە نییە. خۆی مشکلەکە ئەوەیە لە هەرێمی کوردستانە ئێمە زیاتر لە چەندین ساڵە بێ ینی ئەگەرچی لە کۆتایەکانی 2024 هەڵبژاردن کراوە هەتا ئێستا ئەسڵان پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی کۆنەبووتەوە مؤسساتی تەشریعی لە هەرێمی کوردستان پەکی کەوتەوە ئەمە وای لێ کردووە دەسەڵاتی چاودێریکردن کە پەرلەمانی شێکیانە کە زۆر ئەبێ بەهێز بێ ڕقابەی ئیشی دامەزراوەکان کە لە ناویانە ئەو سوڵتەی کە هەڵەسێ بە فەرزی زەرائیب و باج و ڕسومات بەداخەوە ئەم دەسەڵاتە پەکی کەوتووە ئەبێ ئەو یاسایانی کە پەیوەندیان بە باجەوەی لە هەرێمی کوردستانە وای لێ بکرێت کە سەرە گەورەکان بگرێتەوە کە ماسیە گەورەکان بگرێت و وا بکات کە ئەم باجە ئەم زەختە لەسەر هاوڵاتی ئاسایی ئەوانەی کە دەخلیان محدودە کەم بکاتەوە هێ من کاتەوە بۆی بتوانن بیەن کە بیرمان نەچێ ئێمە ئێستا لە هەرێمی کوردستانە لە غیابی پەرلەمانە دەسەڵاتی جێبەجێکردن ڕۆڵە جێرێ لە هەموو بوارەکانی ترا لە بری پەرلەمانیەت دەستکاری باجەکە بەرزێکاتەوە بۆ هەنێکەس لای ئەبا بۆ هەنێکە زیائیەکە ئەمە شتێکی خراپە بەڕاستی ئەم حاڵەتە لە دۆخی کۆرۆناوە دروست بوو مامۆستا ئەو کاتەکە دەسەڵات ئەو کاتەکە کە نەخۆشی کۆرۆنا بڵاو بۆ بەداخەوە دەسەڵاتی جێبەجێکردن لە هەرێمی کوردستانە سەرجەم ڕۆڵی دامەزراوەکانی تری وەرگرتەوە هەتا ئێسش بەردەوامە من دیتانەوە تاکید لەواکەمەوە باج و ڕسومات مەبدەئێکی یاسایی هەیە کە ئەبێ دەسەڵاتی جێبەجێکردن لەسەر بنەمای ئەو دەقە یاسایانەی کە هەیە بیسەپێنێ نەک بە ئیرادە و ویست و خواستی دەسەڵاتی جێبەجێکردن خۆی کاتێک کە موچە نەبوو چۆنن تۆ ئەچی موچە بابەتی باج لەسەر هاوڵاتی زیادەکەی کاتێک کە موچە نەبوو لە کاتی خۆیدا قەیرانی دارایی هەبوو قەیرانێک لە دوایەکەکانە بوو چۆن هەندێک بابەتی باج و ڕسومات و عقوبات لەسەر هاوڵاتی جێبەجێەکەی بۆیە حکومەت دەبێت بە جۆرێک لە جۆرەکان هەموو هاوڵاتیەکی خۆی بە ڕۆڵی خۆی بەجگەرگۆشەی خۆی بزانێ ئەو کاتە دەبێتە حکمڕانێکی سەرکرد و بەڵام بەداخەوە حکمڕانەکانی ئێمە هەر نۆ کابینە یەک لە دوایەک بەردەوام هەریکی چەسانەوەی هاوڵاتیان بوو کەمکردنەوەی باج بۆ داهاتوە چەنە ئێمە لەم خولەی پەرلەماندانین وەکو کۆمەڵی دادگەری بەڵام گرنگە لەم خولەدا هەمواری یاسای پەرلەمانی عێراق بکرێتەوە لە هەرێم ئەو یاسایی کە لە ناوەندا هەیە یاسای باجە ڕسومات ئەو یاسایە لە پەرلەمانی کوردستان هەموار بکرێتەوە کاتەکە یاسا هەموارکرا بە پێی یاسا و کاتە باجە ڕسومات دیاری بکرێ بە هاوڵاتیان پێچێ بۆ جۆرە هاوڵاتیان ئەوەندە زەرمەند نەبن ئەگەر بە پێی یاساکە عێراق و یاسای ناوەند مامەڵە لەگەڵ هاوڵاتیانە بکرێ پێدەچێ بابەتی باجە ڕسومات بە جۆرە لە جۆرەکان هاوسەنگتر بێ لە ئێستا.